کتێبخانەی ڕادووی لە هەوڵی ناساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی ژۆگر بە ناوەڕۆژی کتێبێکی تری بەناوبانگ ئێزگەی دەنگی گەلی کوردستان کتێبی بیرەوەریەکانی چارلی چاپلن بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە چارلی چاپلن و چارلزی کوڕی چاپلن نووسیویانە و عەلی ئەکبەر مەجیدی کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادوویشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. بیرەوەریەکانی چارلی چاپلن ڕۆژانە دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێر 1 پاشنیوەڕۆ پێشکەشەکرێت. مناڵانی سەرشەقام. لەبەر دەرگای دادگاکاندا مناڵانی سەرشەقامەکانە بینین کە بە تاوانی زۆر هیچ وەکو کاڵک دزین و کەپی سایرە و گیرفان بڕێن و هەتا دوایی کە لە بچیان بەمەچەکەوەیە و لە هۆڵەکانی دادگا وەستاون و چاوەڕێی زیندانەکەن. بێبەریبوون و نایەکسانی و نەبوونی ئومێد ئەو تازە پێگەیشتوانە بەرەو زیندانەکان ڕەوانەکە. ڕەنگە ئەو تاوانبارە بچووکانە دوای ببنە تاوانباری گەورە. وشیاربوونەوەی کۆمەڵگا لە بەرامبەر دیاردەی مناڵانی سەرشەقامدا کارێکی پێویستە، چونکە شەپۆلی مناڵانی سەرشەقام لە دۆخی مناڵی دەربازە بێت و ئەبنە گەنجەکانی سەرشەقام و گەنجەکانی سەرشەقام وەکو بۆمبێک وایە. مناڵانی سەرشەقام وەکو گروپێک لە مناڵانی کۆمەڵگادا بە گوێرەی بارودۆخی تایبەتی تەمەنیان لەباری گوزەرانی دەورانی پێگەیی و قەیراناویدان. ئەوانە ئەبێ بە جددیەوە پشگیریان لێ بکرێت لەلایەن کۆمەڵگا و باوک و دایک، بەڵام چونکە بەپێی هۆکاری جۆراوجۆر لە پشتیوانی مادی و سۆزی باوک و دایک بێبەرین لە شەقامەکاندا بەرەڵان و ئامادەی ئەوەیانتیایە هەر جۆرە زیانێک ببینن. مناڵ بەپێی مادەی 1 پەیماننامەی مافی مناڵ و ڕێکخرای یونیسف ئەو تاکانە لە خۆگرێ تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بێ. مناڵانی سەرشەقام بەو مناڵانە ئەوترێ لە شارە گەورەکاندا بە درێژەدان بە ژیانی خۆیان ناچارن لە شەقامەکاندا کار بکەن و لەوێش بخەون. پسپۆڕەکان مناڵانی سەرشەقام بە 3 گروپ دابەشەکەن. گروپی یەکەم مناڵانی سەرشەقام کە لە شەقامەکاندا بەبێ پشتیوانی باوک و دایک و خزم و کەسوکاریان هەوڵەدەن ئاگایان لە خۆیان هەبێ و چاودێری خۆیان بکەن. ئەو مناڵانە لە 5 مناڵانی سەرشەقامەکان پێک دێنن. شەوێکیان دایکم بەهۆی لاوازی دەنگیەوە کە حەنجەرەی تووشی نەخۆشی بوو، گاڵە پێکردنی بینەرانی تند و تیژ و بەد ئەخلاق لە پرێکدا لە هۆڵی شانۆدا دەستی پێکرد. لەم کاتەدا بەڕێوبەری تەختی شانۆ زۆر جار کە من لە لای ڕەفیقانی دایکمەوە یاریمە کرد و نمایشم ئەدا منیان بینی بوو. لەمڕۆ پێشنیاریان کرد بوو کە لە باتی ئەو بڕۆمە سەر تەختی شانۆ و دەربکەوم. لەمڕۆ لە تەمەنی 5 ساڵیدا بۆ یەکەمین جار بەهۆی لاوازی دەنگی دایکمەوە چوومە سەر تەختی شانۆ. لەبیرم دێ لە ناو هاوار و هەراوش لە ژاوی بینەراندا کە گاڵتەیان بە دەنگی دایکمە کرد، بەڕێوبەری تەختی شانۆ دەستی منی بەرز کردەوە و پیشانی بینەرانیدا و پاش نەختی قسەکردن لەبارەی ئەو شتەی کە ڕوویدا منی بە ئامادەبووان ناسان. پاشان منی بەتەنها لەسەر تەختی شانۆ هێشتەوە. لە ژێر ڕێزی گوڵەپەکانی بەرتەختی شانۆ لە حاڵێکدا دەم و چاوە جۆراوجۆرەکان بە شێوازێکی نادیار لە ناو دووکەڵ و تۆزدا لە بەرچاومدا ڕەشکە و پێشکەیە کرد. دەستم کرد بە گۆرانی وتن. سەرەتا ئۆرکسترای مۆسیقاکە بۆی سازەکانی خۆی لەگەڵ دەنگی مندا کۆک بکە ماوەیەک تووشی ناڕێک و پێکی بوو. پاشان لەگەڵ دەنگمدا ڕێکخرا. ئەو گۆرانی ئەموتەوە جەک جۆنز بوو کە لەو کاتەدا زۆر بەناوبانگ بوو. هێشتا گۆرانیەکە نەگەیشت بۆ نیوە کەسکەی پارە لە هەموو لایەکەوە بەسرمدا باریە سەر تەختی شانۆکە. خێرا گۆرانیەکەم دابڕیوتم ئەبێ پارەکان کۆبکەمەوە پاشان گۆرانی ئەڵێمەوە. ئەو قسەیەم پێکەنین و گڕوتینێکی زیاتری لە ناو بینەراندا دروست کرد. لەگەڵ بینەراندا قسەمە کرد، بۆیان هەڵەپەڕیم و چەند جار حاڵەتی لاساییم دەرەهێنا. یەکێک لەو لاساییانە لاسایی دایکمە کردەوە. بەبێ مەبەست و لە ڕووی سادەییەوە ئەو گۆرانیەی دایکم وتی و دەنگی گیرە بە لاسایی وتمەوە و بەو شێوازەی کۆتایی پێدا بوو کۆتاییم پێهێنا. کاریگەریەک کە ئەو حاڵەتانم لەسەر بینەراندانە خۆشم زۆر سرم سوڕما. پێکەنین و هاندانی بینەران نەبڕایەوە و دیسانەوە سکەی پارەیان بۆ مەنارد. کاتێک کە دایکمە هاتە سەر تەختی شانۆ تا من لەگەڵ خۆیدا ببا دەرکەوتنی ئەو بۆ سەر تەختی شانۆکە
هەستی پاڵنەری بینەرانی تند هەڵەخڕاند و دەنگی شادومانی هەستا ئەو شەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی سامان مەحموود جێبەجەکار پێش ڕەحمەت پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.